بڵێ بزانم دەرسوانەکانت باش دەخوێنی؟ ئەی باریکەڵا بۆ تۆ کوڕم. ئێوە چی فەرموون کاکەکەم فەرموون بەخێر بن. زۆر سپاس فەرموون. ئەتۆش ئاگات لەو ئەمرازەوێ نەکەوێ. دەی فەرموون. ئەکرم خانم فەرموون زەحمەت چۆنە نەکرم خانم باشن؟ شکر بۆ خوا. یاڵڵا ڕشت و با خانم یەک حاڵت واتێک ڕاستی زۆر تاسەتانم کردن. ئینشاڵڵا کە ساڵێکی باشتان هەبێت. حاڵت واتێک بدەم کاک مەنسوور. بەڵێ بزانم دەتەوێت چیم پێ بڵێ. خەریکم دێم دەی لەکوێ؟ ئاها پەیداتم کرد. چاوم پێکەوت. منی چاوم پێت کەوت. ئەگەر چاوم پێ نەکەوت وایە زۆر ناحەز بوو. منی تایرە هێناوە کام قسانەم پێم بڵێ؟ نا بابا کەسی تێنەگەیشت کە هاتی؟ نا لەبەر ئەوەی کە هەموو سەرقاڵی کۆکردنەوەی کەلوپەلی نانخواردنن تازە زۆریش لە ئێوەیان پرسی. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە ئەمشۆ نۆرەی پیاوەکانە کە دەفرەکەم شۆرن. ئەگە بزانی باوکم پێشبەنێکی جوانی بەستووە و خەریکە دەفرەکان دەشۆرێ. دەزانی ئەم جۆرە کاتانە کە دێن بۆ باکوور باوکم ناهێڵێ کە خانمەکان کار بکەن. دەڵێ خانمەکان دەبێ بحەسێنەوە. هەتا ئەو جێگەیە کە بتوانێ هەوڵ دەدات کە دایکم خۆش ڕابێرێ. بژی باوکت؟ دەبێ هەوڵش بدات. منیش بوایم هەوڵم دەدا. زۆر چاکە بڵێ بزانم دەتوێت چیم پێ بڵێ خێراکە؟ بڕوانە شیرین پرسیارێکت لێ پرسم وڵام دەدەیتەوە. باش گوێڕاگرە وڵام بدەوە. قسەکەت بکە ئەمیر. ئارام بە خۆڕاگر بە. ئەمە دۆخێکە کە ڕەنگە بۆ هەنێک کەس ڕوو بدات. کەوایە باش گوێڕاگرە وڵامی پرسیارەکەم بدەوە. ئێوە خزمێک دۆستی ئاشنایەک شتێکتان لە باکوور هەیە؟ نا لەگەڵ دراوسەکان سڵاو چاک خۆشیمان هەیە بەڵام بۆ جۆرەکە تۆ دەڵێنا نزیکتر لە دراوسێ لە جێگایەکی دوورتر بەڵام لەم شارە کەسێک هەیە کە باوکت هەستی نزیکایەتی و دۆستایەتی لەگەڵی هەبێ دڵنیایە خەریکی بیری لێ دەکەیتەوە دڵنیام ئەسان لەبەر چیان پرسیارانم لێ دەکەی وتم خۆ ئەمە دۆخێکە کە ڕەنگە بۆ هەنێک کەس ڕوو بدات هێشتا هیچێک نەسەلمێنراوە بڕیارە چی بسەلمێنرێ بڕوانە بنەماڵێک هەن کە دوو منداڵیان هەیە نێوی یەکێکیان نەکرەم و نێوی ئەوی تریان محەممەدە هەتا ئێستا ئەم نێوانت بیستووە یا قەت نەتبیستووە ئامیر دەتەوێت کە چی بڵێ خێرا قسەکەت بکە وتم خۆ ئەمە دۆخێکە کە ڕەنگە بۆ هەنێک کەس ڕوو بدات ئارام بە تکا دەکەم ئارام ئاخر مەگەر تۆ دەهێڵی کە من ئارام بم تۆ پێت وایە شتێک هەیە کە باوکت لە ئێوە و بنەماڵەکەی شارد بێتەوە تەنانەت دایکێت گومان ناوی نییە نەخێر یعنی ئەوەندە متمانەت بە باوکت هەیە باڵێ دەی ئێستا تۆ پێت وایە ئەگەر باوکت خاڵێکی لاوازی هەبێت بۆ ئەوەی کە ئێمە ئەو خاڵە لاوازە ئاشکرا نەکەین لەبەر بنەماڵەکەی ئامادەیە لەگەڵ داواکاریەکانی ئێمە ڕابێت باوکی من هیچ خاڵێکی لاوازی نییە دڵنیای بڕوانە ئەگەر خاڵی لاوازیشی هەبێ لە کەس نایشارێتەوە توش لە جێگەی ئەوەی لە دوی خاڵە لاوازەکانی باوکی من بگەڕی کارکە لەسەر خاڵە بەهێزەکانی خۆت تێگەیشتی ئەو دارە نارنجە چاولێکە لەناو ئەو هەموو دارە سەوزە جوانە بەستە زمان دایکم زۆر سەری سوورما بوو زانی دەمانەوە بین بۆ باکوور نا بابا ئەوان بەمانە ڕاهاتوون نەخشەیەک کە لە شەوێکدا دەیکێشی هەتا بەڕێوە نەبەی واز ناهێنی یەکەم کارێک کە دوای دەوڵەمە بوونم ئەیکەم ئەمەی کە ئۆتۆمبیلێکی سفر و تازەکەم بۆ باوکم وا بزانم بەڕاستی تۆ بڕوات فێکردووەکەەوە پارەیە دەبێتەی تۆ باڵێ دیارەکە بڕوام کردووە تۆش بڕوات کردووە ئاگی نادووی من ناکەوتی تەنیا خۆت ناشکێنیتەوە کێوتی وێ قاتوە شتێک نییە من هاتوو کە ئاوهەوایەک بووە بڕێکیش پێم خۆشە بزانم تۆ چی دەکەیت هەرم کاکە نیمە چاوەکانی تۆ بریقەیەکی تێدایە کاڵێ من دەمەوێت دەوڵەمەند بم سەرات بە یاری باش چۆ بە یاریێکی دڕەفێنە هەمووتان هەنگوێنتان هەیە باڵێ کاکەکە ئەوێ هەیە نیگەران مەبە دەستی کاک مەنسوور لەبەرچی دەستی هەنگەکان نێشتی کە ئەم هەنگوینانە کۆ دەکەنەوە باکەمێ کەشو هەواکە بگۆڕم ئێمە خۆ حاڵە هەوامان باشە بۆچی دەتەوێت بیگۆڕی فەرمونون بۆچی ناخۆن فەرمونون تکا دەکەم
ئێوە دەزانن کە مۆمی هەنگەکانیە هەمان پرۆپۆلیس مادەی مرەکەب لە سەمغی زۆربەی دارەکان و گیا جۆر بە جۆرەکانە دەتانزانی؟ باڵێ دەمزانی. بەڵام پێم وانییە کە ئەمە بزانن کە هەنگەکان ئەوەی لە ناو سەوەتەی گەردەکانی خۆیان کۆ دەکەنەوە بە ناوی مادەیەک بۆ دەرزگرتن و خاوێنکردن و مۆمیاییکردنی لاشەی ئەو ئاژەڵە جۆر بە جۆرانە لە ناو کەنوەکە بۆ وێنە بەهۆی جۆر بە جۆر لەبەر شتگەلێک لە مردوون. وای چه زانیاریگەلی چ ڕووپڕ ئێستا فەرمونون. ئەس خەزا دوای وەرزشی بەیانی زۆر ئەم هەنگوینە زۆر باشە دەتانزانی ئەرێ دەڵێن ئێوە ئەگەر هەنگوێنتان پێخۆش نیە ناچار نین کە بخۆنا. کێ هەنگوێنی پێخۆش نییە؟ ئەمە نا کاکە هەڵبەت ئێستا ئەمە مرەبایە بەڵام من گیانم بەسراوە بە هەنگی لە کاتێکیشەوە کە تێگەیشتوم برەی مۆمی هەنگەکان لە ئێران لە چاو لەگەڵ برەی بەرهەمهێنانی هێندێک لە وڵاتان لە دنیادا تایبەتمەندی دژەبێک باکتریایی هەیە دەتوانێت لەسەر زۆربەی وایرۆسەکان ئەیدز و شێرپەنجە ئەو جۆرشتانە کاریگەری بێ ئیتر هەنگوێنم زۆر پێخۆشە بۆ وێنە ئەگەر من ئەیدزم بێ ئەگەر هەنگوین بخۆم ئەیدزەکەم دێنێتە خوارەوە بەڵێ ئەوەندە حەریص مەبە شتێکە لێرە زۆرە هەنگوینە بە قوربانی تۆ شەکرە گیان جاروبەر قسەگەلێک جوان دەکا باه بە چه هەنگوێنەکە دەستان خۆش بێ بەڕە زەمانی باه ناتوانی دڵی لێ بکەنی خۆزگا هەمیشە هەنگوێن ببێت ئێوە بەڕاستی تێر بوون ئاخرێمە یەک گەدە زۆرترمان خۆ نییە هەروەها نەخۆشی شێرپەنجە و لەو نەخۆشی سێر و سەمەرانەی کە جەنابتان فەرمووتان ئێمە نیمانە کە بمانە بە هەنگوێن دەرمان بکەین ناندازیان ئەها نا نیمانە نا بەڵێ خان بابا قوربانی دەسەکانن ئەو قەدە بدە بە مامە شەکرە بابا ئەوەندەی قەند پێمەدەن باشە بۆیە خۆشی لێ دێ پێ بدە هەنگوێنەکە بۆ کوێ دەبێ هەنگوین هەنگوێنی سروشتی دەی فەرموون بزانم ئێوە کە ئەوەندە زانیاریتان لەبارەی هەنگەکانەوە باشە ئەکرێ بفەرموون کە هۆی نەخۆشی هەنگەکانی ئێمە چییە؟ هەڵبەت ئێوە کە هەر لە دوورەوە ڕادەوەستن و چاو لە هەنگەکان دەکەن بەڵێ هەر لە دووریشەوە دەتوانم لە گرفتەکەیان تێبگەم چاوی لێ دەکەم دەزانم کە گرفتەکەیان چییە دەی بەڕای ئێوە چیانە؟ لە پەیوەندی لەگەڵ چی؟ دەڵێم ئەمە هەر نەخۆشی لوکە ئیترنا لەسەری زنتان من دەبێ بڕۆم دەبێ بڕۆم کارم هەیە نایتر ئەبێ بڕۆم ئەگەر ئیزن بفەرموون ببورەنا دەمەوێ بۆ خۆم تێبگەیم کە زانیاری ئەم بەڕێزە لەبارەی هەنگ و هەنگوانیە هەتا چانێکە بۆ خۆی دەڵێ نازانم لە پەیوەندی لەگەڵ هەنگەکانی ئێوە بەگشتی ئاشکرایە کە نەخۆشیەکەیان لوکە چی سەرنجڕاکێش خان باباش دەیزانی لوکی چی؟ لوکی خۆشی خباڵ وتم بە حاڵ و دۆخەکەمان هەر کات کە گاڵتەکردنتان تەواو بوو فەرموون با پێکەوە جددی قسە بکەین باشە؟ من خەریکم بە جددی دەڵێم لوکی مشت لوکی خۆپیشاندان لوکی چەک لوکی چەکچەکیە لوکی شەکی چی؟ لوکی وێستێرن ئەم وایروسە لە ڕۆژاوای دەرەندەوە دێت لە وێستێرنەوە دێت تێکەڵاوی هەنگەکان دەبێ و ئالوودەیان دەکات لوکی جانوێ نێویشیان بۆ دادەنێنیت چۆن ئەمەیە وایروسەکەی لوکی ئامریکایی لوکی ئامریکایی لوکی ئەمریکایی بەڵێ هەرەوەی کە ئێوە دەڵێ لوکی خۆشەویست زاوای خۆشەویست ئێمەت کوشت زاوای تۆ شەوانە چی دەکەی لە ناو کتێبانە چی دەخوێنی ها؟ زۆر خراپی لێ هاتخان بابا بڕوا بکەم من تا هاتم بەشی نەخۆشینی هەنگەکان بخوێنم خەوم لێکەوت ئەم شەو دەیخوێنمەوە دەڵێم تۆش زۆر بە چام و چێژیە دەڵێ لوکی چی؟ دەی لوکی خۆششانس بڵێ لوکی بەششانس بەڕاستی کە بەششانس بەڵامی تر هەنگوێنم پێ خۆشە خان بابا هەنگوین دەخۆ دەخۆ سەلام مەنسوور گیان
لە هەنگاوانیەوە پەیوەندیم کردووە. نا شەپۆلی مۆبایلەکەم هەنگەکان ئازار نادات. بە تەواوی ئەرخەیان بە مەودای یاساییم لە بەرچاو گرتووە. بەڕێز بەهمەنی وا بە ڕێگەوە. هەرۆ کارناسەی هەنگاوانی ئیتر. ئێوەش دێن؟ بە چاوان بەڵێ. خودات لەگەڵ. ئەمەش لە مۆبایلەکە کە کوژایەوە. ئای هەنگە ئازیزەکان، هەموو شتێک ئارام و ئاهوەنە. یانی شاژینەکەتان واز بێنن. خان بابا باش فەرهاد بابا ئەو دۆستە چی لێ هات؟ چی دەکات؟ دێت یان نێت؟ نەک لە دوای هەمومان لەسەر سفرەکە ئەستا و باوکێکیان ئەو خەریکە جلو بەرگەکانی لەبەر دەکات. حتمەن دێت، نیگەران مەبە. منسوور لێ گەڕێ. من بە پەلەم کوڕەکەم پەلەم هەیە. من چی بکەم؟ ئێمە دەتوانین پێکەوە بڕۆین. هەمووان دەڕۆین یەکێکیش دامێنێتەوە لەگەڵ کاکەمی من دەمێنەوە. ئابەم جۆرە ڕەنگە ئەمیر لەگەڵم ئاشتی بکات. من دەمێنەوە. چاکە ئێستا کە خەسرۆ دەیهەوێ بمێنێتەوە ئیزن بدەم با شیرینیش لەوێ بێت و زۆر باشە بابا، هەر کارێکتان پێخۆشە بیکەن، بەڵام زووتر. من فەرموون ئەمەی ئۆتۆمبیلەکە تەنیا ئاگادار بێت کە دەنگدەدووەکەی پاش ناڕواتە جێک لاجەکەیشی لەسەرەوە دەگرێت تۆرمزەکەیشی دەبێت تاڵپێوە بەوەتای شاعر ئەو شتێکە چاکان هەیانە ئۆتۆمبیلەوە یەکجێ هەمووی هەیە. باڵێ قەدیمیەکان قوتویانە دوودانی ئەسپی پێشکەشی ناژمێرن. ناژێرن. خواحافیز جارە. خوداحافیز سەرچاو. سەرنجت داوە کە ئەمیر جۆرێکە؟ چۆنە؟ نا مەبەستێکی خراپم نییە. شتگەلێک هەست پێ دەکەم وەکو کەسێک کە دەیەوێت شتێک بشارێتەوە یانەوەی کە دەیەوێت خۆی بە لۆنێکی تر پیشان بدە. هەڵبەت ئەوەندە سادۆ ساکارە کە هەمیشە کارەکان خراپ دەکات. بەڵام من هەرگیز وەکو ئێوە بیر ناکەمەوە. بۆچی ئەوەندەی خەیاند؟ باشە کە ژنیە ئەگینە چی؟ دەکرێت بە جێگەم قسانە بڕۆیتە ناوەوە بزانی چ بەسە؟ دەی بۆچی پەلە دەکەی؟ ئێمەکە پەلەمان نییە. ئەوانە کە پەلەیان بۆ ڕۆیشتن هەوا بەم باشیە لێرە ڕاوەستاوین. من قەت پێم خۆش نییە لە خۆڕای چاوەڕوان بمێنمەوە. چاوەڕوانین خەریکین قسە دەکەین و لە قسەکانمان و لە هەوا چێش دەبین. بەڵام من بە پێچەوانەوە ئەمانمە پێخۆش نییە. خەریکم نیگەران دەبم بڕۆم بزانمەوە ناوە چی بەسە. نا ئێوە سەبر بکەن من دەڕۆم. ئەمیر با بڕۆین. ئەمیر چی بووە؟ باشی؟ هەنگوێنت دەوێت؟ شیرین بهێنە. ئەی خوددا ئاخر تۆ بۆچی وا پێهات؟ بەڵێ ئارام بهێنە. من ئۆتۆمبیلەکە هەڵ دەکەم. هەڵی کە ئێوە سەبارەت بە شتێک حەساسن؟ هەنگوین یانی ئەمڕۆ هەنگوێنتان خوارد؟ بەڵێ ئاغای دکتۆر، هەنگوێنێکی زۆریشی خوارد. لە حاڵە دۆخەکەی دیارە. تەمەنت چەندە؟ 29 ساڵ. کەوایە منداڵ نیت. ئێوە کە دەزانم بە هەنگوین حەساسیەتان هەیە دەبێ بتوانن پێش بە خۆتان بگرن. کەمێک درێنتر بۆ ئێرە هاتبان ئەگەری بوو کە بخنکێ. ئەم بە ڕێزە بۆ جاری دووەم گیانیەوەی ڕزگار کرد. من کە کارێکم نەکردووە. ئەم دەرمانانەی بۆ بکڕە. زۆر سپاس ئاغای دکتۆر. تکا دەکەم. ببورن تەنیا لەم دەوروبەرانە دەرمانخانە هەیە؟ دەرمانخانە هەر لەم پاڵە لەسەر کۆڵانە. ئەخر ئەمیر ئەمە چه کارێک بوو کە تۆ کردو؟ بۆچی ناتوت کە بە خواردنی هەنگوێن هەستیاری؟ وتم باوکت هەنگوێنی پێخۆشە. باوکی من هەنگوێنی پێخۆشە، چه پەیوەندێکی بە تۆ هەیە؟ وتم ڕەنگە یەکێ لە مەرجەکانی باوکت
هەنگوین بێ ئەگەر تۆ مردبایی من چیم بکردایە شیرین هەنگوین نیگەران بووی شیرین هەنگوین نا لە خۆشیە لەسەر دوو پرشکڵ بازم دەدا بۆچی وە نیگەرانی بابە مانسوور چی ودەوە کارناسە چی کۆت دەڵێ نەخۆشینەکە کۆنتڕۆڵ نەکراوە دەبێت دەرمان بەکار ببین یعنی بە دەرمان دەکرێت ئەم نەخۆشیە کۆنتڕۆڵ بکەین پەیوەندی بەوە هەیە کە کەی دەست پێ بکەین کات زۆر گرینگە دەی بۆچی دەست پێ ناکەین دایکوت خەرجی زۆر زۆرە لانی کەم 15 یا 20 ملیۆن ڕەنگە زۆرتریش 15-20 ملیۆن دەڵێم ناکرێەوە پارەیە بە لۆنی قستی بدەین ئێوە کاتێککە دەڕۆنە نەخۆشخانە پارەکەی بە قیستی دەدەن یا کاتێک دەڕۆن دەرمان وەربگرن بە قیست دەیدەنەوە بابەر دەڵێم ئەمساڵ کەنوگەلی تازەت نەکری بوو بۆچینە لەبەرچی دەڵێم نەکە ئەم نەخۆشیە لە ڕێگای ئەو کەنوە تازانە گەیشتبێتە ئەوانی تر ئەگەری زۆرە گرنگ نییە کە نەخۆشی لەکوێ گەیشتووەتە ئەوێ گرنگ ئەمە یەکە پێشی پێ بگرین و کنتڕۆڵی بکەین ئەگینا ناچار دەبی هەموو کەندوەکان بسووتێنی خدا ئەو ڕۆژن نەهێنێ ئاخرێمە چۆن دڵماندی ئەم هەنگانە هەر بە زیندوی بسووتێنین نایسووتێنین کوڕم باشیان دەکەینەوە ئیشەڵڵا خدا بە قسەیەوە بکات لەو کاتەوە ئەم هەنگانە نەخۆشکەوتون دەڵێ منداڵەکانی خۆم نەخۆشن کاکە ئەحمەد تۆ منداڵت هەیە و بە ئێمەت نەوتووە هەڵبەت ناوە کە منداڵم هەبێ ها یعنی ئەگەر منداڵم هەبوایە بابە ئەو ناوچانت بکەوە واز پێنەوەرە با بڕۆین منداڵەکان چاوەڕێن هەرچی خدا قسمەتی بکە ئیشەڵڵا کە دروست دەبێ ئینشاءڵڵا خەمت نەبێ کاکە فەخری بۆ چۆ ڕۆیشت فەخری هەر لەم دەوروبەرانەیە لە لای هەنگەکان دەسوڕێتەوە نایگەزن باشە بابا فەخری لەم هەنگانە ناتوانێت وەڵڵاهی بڕێ جار خراپتر لە هەنگەکان خەڵک ئەتزێنێ دەڵێم ئەندازیار ڕای ئێوە سەبارەت بە شوکی ئەلکتریکی چییە؟ پێم وایە ئەگەر شوکی ئەلکتریکیان پێ بدەین ئەگەری هەیە هەنگەکان ئیتر دەست لە مردن هەڵگرنە شیرینگیان هەم دیسان دەستت پێکردەوە خاڵ ژینگیان دە 1 ساعت لێ ڕاوەستان لە تازێداری هەنگەکان بووین دەیوتم باش شتێک بڵم کە هاڵودۆخەکە بگۆڕێ زۆر باشە کە ئێمە شیرینگیانمان هەیە ئەگینا کێدا هات هاڵودۆخەکەمان بگۆڕێ وای وەکو شتێ ئاگادار نین یەکێکمان دۆزیوەتەوە کە لە من باشترە دۆستی بە ڕێز ئەندازیار حاڵ و هەوا دەگۆڕێ وەکو گەردەلووت ڕاستی بۆچی نەهاتن درەنگیان کرد نەکا ئۆتۆمبیلەکەی منیان دابێت لە دار و دیوار و بۆ بەختم کەن نا ئەرخەیان بن خەسرۆ شۆفێری زۆر باشە گرفت شۆفێریکردنی کاخۆسرۆ نییە شیرین خانم گرفت تۆمبیلی شیوایە ئەو زۆر گرفتی هەیە دەی بەجێگەی ئەم قسانە یەکێکتان تەلەفۆن بکەن بزانن لەکوێن بۆچی نایەن آخر مێردەکەت هەمومانی چەک کردووە مۆبایلی هەمومان لە ماڵ لەسەر مێزی ژوورەکە بەجێماوە یعنی ئێستا هیچ کەس مۆبایلی پێ نییە دەی ئەمەکە ناکرێ ئەگەری هەیە کە پێویستمان پێی بێت لەبەر هەنگەوانی مۆبایل قەدەغەیە ئێوە کە باشتر دەزاندایە شەپۆلی مۆبایل دەکەوێتە سەر شەپۆلی ڕاداری هەنگەکان ئەو کات هەنگەکان ڕێگایان بندەکەن پێم وابێ دایکی هاج هەنگی هەنگەکان هەروە بوون بووە یەکە لەبەرەوە مۆبایلی هەڵ کردووە و قسەی کردووە هێڵ کەوتووەتە سەر هێڵ و ئەویش بوون بووە هەوا باش بوو ها دەیوتم با بڕێک باشتری بکەم ڕەنگەیەوە ئابەم جۆرەوانە خۆش ئەگەر کەش هاوار خاڵگیان باران ببارێ خەمن نەبێ ئیشەڵڵا خێرە چی بوو ئاغا مەنسوور هیچێ سەروەت و سامانەکەم خەریکە لە بەرچاوم لا کیس دەچێ مەڵێم تو خوددا ئێستا مەگەر چی بووە هیچێ نەخۆشیەکە کۆنتڕۆڵ کە نەبووە هیچ بە خێرایی گەشەشی سندووە دەڵێم ڕەنگە بە دەرزی وەشانێک باش ببنەوە نا ئاخر جانەوەری وا لەکوێ نادەرزی بوەشێنن
دەرزینی نییە ڤیرۆسی لوکی ئەمریکاییە وەی دایکم لەلای هەنگەکانە نەکات لوکی ئەمریکایی بگرێ ئۆقرە بگرە کچێ لوکی هەنگەکانە نەهی ئینسانەکان ئەها ئەرخەیان بوو سەرنجام کەچی دەرمان دەکرێ بەڵێ دەرمان کە دەکرێت تەنیا خەرجەکەی زۆرە هەنگەکان بیمەیان نییە هەوا خەریکە زۆر چاک دەبێت ئێستا خەرجەکەی چەندە دەبێ لانی کەم 20 ملیۆن ڕەنگە زۆرتریش 20 ملیۆن؟ بیستان خۆزگا هەنگەکان بیمەیان بواە گەرنگ نییە جۆر یەکەین حەساوی بانکی من کە سیفرە هەرچێکم بوو دام بەم کەندووە نوێیانە ئۆتۆمبیلەکە دەفرۆشین منیش چەند پارچە زێڕم هەیە دەتوانن ئۆتۆمبیلەکەی منیش بفرۆشن ئێستا مەگەر ئەو دوو ماشینە سەرجەم بە یەکەوە چەند دەیکڕن سەرنجام هەر نرخێک هەرچی بە دەیکڕنی دی کاتمان کەمە ئەگینا من دەمتوانی دوکانی گوڵفرۆشیەکەم بفرۆشم بەڵام بەم زوانە نافرۆشیێت نانانانە پەلە کاری شەیتانە نا ئەس خزاب پەلەکردن لێرە پێویستە دەبێ خێراکەین مەگەر ناکوڕم بەڵێ هەرچەند کە درەنگتر بکەین ئەگەری هەیە کە دۆخەکە خراپتر بێ ئەو کات ڕەنگە دوای ئەم هەموو خەرجە هەنگەکان باش نەبنەوە و نەخۆشی بنەبەر نەبێ من ماومەتەوە کە کامەیەک لەم هەنگانە شۆڤاری ئامریکان کە ئەم نەخۆشی دووکەی هەڵگرتۆ هێنایەتەوە ئێرە ڕەنگە ئەو هەنگە لە زانکۆ دەرچۆ و گەڕاوەتەوە بۆ ئێران وەکو کاک خسرۆ نەمان بوو ئێمە قەت نەخۆشی لوکی ئاڵمانیمان نەبووە خەڵگیان لوکی ئەڵمانیمان هەمانە خەڵ هەمانە نیمانە نە نیمانە چەندە باشە کە تۆ لە هەر دۆخێکدا تااقەتی گاڵتەکردنت هەیە فەرموون چاوتان لێ کرد بیری تا سەرنجام توانم هەڵدۆخیەکی بگۆڕم دیدێتی ئەی خەسرە و شیرین لەکرد ناتن نا هێشتا نهاتم منیش زۆر نیگەرانم بە درەم کەوتم ئەمیریش نییە ئەوتان لەبیر چۆتەوە ئەو حەتم لەسەر تەنەکەی هەنگوێنەکە دانیشتووە و هەر دەخواتەوە ماشەڵڵا هەزار ماشەڵڵا بۆ هەڵشکان و بەدبەختکردنی تایفەیک بەسە نۆشی گیانی ئێوە چیتانە خواردی کە خواردی خواردی دوایش من خان بابا سەیری کە چی دەکات زۆر باشە هەنگوین تەواو بوو بڕۆ ئێستا کەمێ بحەسەوە بڕۆم ئاو بێنم کە حەبەکانت بخۆی دەستت خۆش بێت چاو لێ کردیت لە خۆت کرد ڕواڵەتت وەکو چەوەندەر سوور هەڵگەڕەوە هەنگوین خێناکە چی قەیدی ناکە ئەگەر چاک نەبیتەوە چی تاوانی تۆ یەکە نەتش لە خاڵی لاوازی هەمیسان دەڵێ خاڵی لاوازی باوکت یەکەم ئەوە کە باوکی من هیچ خاڵی لاوازی نییە کە بیاوێ لەبەرەوە لەگەڵ جنابەتدا ڕێک بکەوێ ئەگەریش تەنانەت خاڵی لاوازی ناجۆریشی هەبێت پێم خۆش نییە کە بە کەڵگوەرگرتن لە خاڵی لاوازی کارەکانت جێبەجێ بکەی بەمە دەڵێن ناپیاوەتی بەمەکە مرۆڤ نەتوانێت لەگەڵ دەستگیرانەکەی قسە بکە بەمەکە تانەوتە شەری کەسێکی تر بدەن بە ناوچاوتە بەمە دەڵێن چیها هەنگوین پێت دەڵێن بەختی خراپ دەڵێن کەڵکی ناڕەوە چوزانم هەرچێکە هەیە مرۆکان نابێت بە ناپیاوەتی کارەکانیان جێبەجێکەن من لەبەر بەدەستهێنانی تۆ ئەمەش ئاو دەستان خۆش بێ کا دەکەم کاکانی حەبەکانی خوات و ببێتە هەرەوە ئەمیرەی کە هێشتا کەندوێک هەنگوێنی نەخوارد بوو هەنێ خسرۆگیان پێت وایە ئەمە ئەکسپایر نەبووەتەوە دەستان خۆش بێ دەستان خۆش بێ خواردت ئێستا نۆرەی دەرزیەکەتە من کە دەڵێن بڕۆینەوە بۆ ماڵ نان و چایشمان کە ئامادەیە چێشتەکەمان هەڵەگرین و دەڕین بۆ دەشت و دەر و جێگای خۆش ڕای ئێوە چییە تو باگیانە؟ من کەی لەسەر قسەی تۆ قسەم کردو فەخری گیان لەبەرەوەی کە قسەکانت هەمیشە قسەی چاکە ڕای ئێوە چییە خان بابا؟ من کە لەبەر ئەم دوێستایەتەی ئێوە هەردووکتان دەمرێم ئای وێنەی نییە ئێستا دەبێ بزانین کە بیرروڕای کاکم چییە؟ سەبارەت بە چی؟ وەی هۆشت بە خۆتەوە نییە؟ خان بابا ئێوە شتێکی پێ بڵێن
لێژنەی نیشتمانی یەکێتی دوو بنەماڵە بڕیاریان گرتووە کە نان و چای ببەنە ناو دەرودەشت لێوە کە من و جەنابتانیش لەناو ئەم لێژنەیە هیچ کارەین چ بمانەیە و چ نەمانەوێ دەبێ قبوڵیکەین. ئێوە شتێک بەخان بابا بڵێن آخر ئێمە کەی بەبێ ئیجازە ئێوە کارێکمان کردووە یاکەی لەسەر قسە ئێوە قسەمان بە کردووە. حورمەت بە ڕێزەوە بە زمانی خۆش بڵێ ئەرە قبوڵە. باشە من خۆ قسەیەکم نییە. بەڵام من قسەم هەیە من قسەم هەیە. بەڵێ مەرجی هەیە. چی؟ چە مەرجێ؟ دەبێ فوتباڵیش بکەین لەگەڵ قسەکەت زۆر باشە. من کە ئەوینداری فوتباڵم ئەوە لە من. ئێمە لە خەراخی زەویەکەدا دەنیشین و ئێوە هان دەدەین چ شتێک لامە باشتر. زۆر چاکە بەڕاستی کە چاکە. ئاغا مەنسوور دەی بزەیەک پێکەنینێک شتێک بڵێ. دەی ڕاستەکە ئیتر کاکە گیان دە پێ بکەنە ئیتر بابا. ئافرین ئافرین. باشە ئەمە لە بنەماڵەیان تیستانەکان نامەوێ خسرۆگیان جارێک دەرزی لێدام هیچ نامەوێت هەمیسان بووە شوێنێ حەبکاری نامەوێت من هیچ کات لەناو گیانمدا ئەوەتە حەبم ئەمیرگیان نەمخوازیە ئەمە بخۆ پێم وایە بۆت باشە نەیان وت بۆچی وای لێ هاتووە پێم وایە کە حەساسیەتی هەیە هەرەوە بەکرد و قوبانێکەوە ئەمیرگیان یەک دانێ ماوە بیخۆکارتەوە من دڵم گەرمی زۆری خوارد یەک دانێ ماوە نەکەوی من دەڵێم لەبەر هەنگوێنە هەنگوێن زۆر باشە بەڵام هەر شتێک زۆر خواردنی زیانی هەیە. ئێوە ڕاستە دەستت خۆش خۆزگەم بە کاک ئەمیر کە تووباگیان ئەو هەموو ئاگای لێیەتی. ئاخر دەزانی فەخریگیان دایکی کاتێکی خەریک بوو دەڕۆی سپادێت دەستی من گوتی تۆ و تووبا و سەر و خەڵاوفەت یار چەندە سەیرە. بە کاتی دارستان کایەکەمان دەست پێ دەکەین هەر کەسێکیش درەنگ بێت جێریمە دەکرێت. من ئامادەم خان بەبا. ئێوە بۆ کوێ؟ دەمەوێت یاری بکەم ئیتر بێرە بۆ لای خۆم بەرە دانیشن. ئێوە باشترە پشوو بدەن و بحەسەنەوە دانیشن لە لای خانمەکان و تیمی لایەنگرتان هان بدەن. بۆچی دێ من ئامادەم خان بەبا من کایاکەم. دەبێت پزیشکی تیم دیاری بکات. چی بکەین یاری بکات؟ بەڕای من کە دەتوانێت یاری بکات بە مەرجێکە حەبەکانی بخوات قسەی زۆریش نەکات. حەبەکانشم دەخۆم من ئامادەم بڕێ ئەمدانە بخۆ ناکرێت ئەمیر بیخۆ. ئەی هاوار دەڵێ قەت تۆ پارێ نەکردو دەستان کەنە بەسەر سەریان چاودێکت خۆ چ کەیفی دەکەن خۆزگەم بە خۆیان زۆر بێتاقەتی ئەمیرم پێم خۆشە پێی بڵێم ئەمیر ناتەوێت بڕۆت خۆت تێکەڵیان کەی من لە خودام دەوێت بڕێن نا ئێمە نازانین چی پێشتت ڕەنگە پێویستەکە ئەوان ئێمە بناسن ڕەنگە پێویستیش بێ کە ئەوان ئێمە بناسن ڕەنگە من لە دەستی تۆ دیخ بکەم ڕەنگە بە شێوەیەکی نالەبات دیخت پێ بکەم نا کاکە نیمە ئەگەر بڕیار بووایە من لە دەستی تۆ دیقم کرا تا ئێستا کردبوو خۆڕاگرتر لەو قسانە ئەگە دەیانزانی کە ئەمێ 200 میلیۆن پارەی هەیە نەیان دەکردە کاپیتان بۆچینە باشی کە لێرەدایە کار نازانن ئەمە گرنگترین بابەت و بڕدەی بردنەوەی ئێمەیە گۆڵ 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 ئەی داوەشن هەردووکتان پێکەوە تووشی تاوان نەبنە وشیار بن ڕاوەستن ڕاوەستن تەلەفۆن زەنگی لێدا جارێ ڕاوەستن ئەلۆ
فەرموون سەلام بەڕێز قوربانی لە گەورەترین هەنگەوانانی ناوچەیە هەرەوەیە کە مەنسوور کەنووی لێکڕیوە. باڵێ کاکە ڕاستە، حتم لە مەسەلەکە تێگەیشتووە. باڵێ دروستە. بەم حاڵ و دۆخەوە حتم ئێستا هەموو هەنگەکان تێگەیشت. دەڵێم ئێستا کە ئەوەندە دۆخی باشە ڕەنگە بکرێت پارەی لێ قەرز وەڵا هیاواکە بۆنی دێ وەکو شتێک دەبێ بیفرۆشم. چارە چییە؟ باڵێ بەڵێ تەشریف بێرن قوربان، ئێوە تەشریف بێرن هەرەو هەنگەوانیە. سپاستان دەکەم، سپاستان دەکەم. چی بوو ئاغا مەنسوور؟ زۆر چاکە دەست پێ دەکەیتەوە. ئاغا مەنسوور حاڵت باشە؟ من حاڵم باشە، زۆر باشە. نەدی گوڵێکی لێدا ئەوڵ من دەست وەرە بۆمدا وەرە بۆمدا من کەیتر پێم وانە توانم نان بخۆم. مەگە بڕیارن کە نانیش بخۆین؟ مەگەر بڕیار نییە بخۆین. ئەمیر ئەوەندە زکنا بەیانەتیتان چڵندان و هەنی شیری خانم باڵێ سەرسڵهێنەرە ئێوە ئەمڕۆ سووکەکان و کامۆکەتان نەهێناوە. سبەی نە ئەمڕۆ قەرەبوو دەکەمەوە. شیرین ڕاستێکەی بڵێ تۆ لە بەیانیەوە دەڕۆیتەنەوە ئەو ژوورە هەتا شەو خەریکی چنینی یانێ دەتەوێت ئەمە بڕوات پێ بکەین؟ یانی بڕوا ناکەن؟ ناکە بڕوا ناکەین. بە تایبەتە و کەسەی کە ئاگای لە ڕادەی چنینی تۆ هەبێ بڕوا ناکە. تێدەگا کە دەڵێ کاتدادەنی بەراوردی چنینەکەت ئەوەندە نییە. من کە دڵنیام ئێوە لە ناوە ژوورە تەنیا خەریکی شت چنینی. بەڕاستە کەوایە من ئەگەر لەوێشت نازم کەوایە چی دەگەم؟ من پێم وایە کە تۆ دەچیتە ناو ئەو ژوورە و هەر لەوێ دەخەوی. ئاخر هەر کات لەوێ دەیتێت دەرێ چاوەکانت ماسیوە و سوور بۆتەوە. خی فێڵەواز کەوایە دەچێتە ناو ژوورەکەت و ئاسوودە خەیانە خەوی وایە؟ ئێوە هەمووتان نیگەرانن نین؟ خەریکن پێ دەکەنن کەوا بنوێنن کە شتێکی گرنگ نییە، بەڵام دەزانن کە هەیە. چە ڕۆژێکی سیر و سەمەر بوو ئەمڕۆ. ئێمە پێ دەکەنین هەتا باوکم گرفتەکانی لەبیر بچێتەوە. باوکم پێ دەکەنی کە نەکایە من ناڕەحەت بین. بەمە دەڵێن بنەماڵێکی ڕاستەقینە. من 10 ساڵە غەریبایەتیە لە دوی وەها شتێک دەگەڕام بەڵام نەمدۆزیەوە. ئێستا دەزانم کە ئەگەر گرفتێکم بۆ بێتە پێش زۆر کەسن کە بە هانامەوە بگەن. خاڵۆ هەمیشە گرفتەکان چارەسەر دەکات. ئەم جارش هەروایە مەگەنە؟ ئەرێ وایە. دەڵێ پارەت پێ دەدەم بەڵام لە باتی کەندووەکانم لێ دەکڕێ. تێگەیشتووە کە پارەم پێویستە، دەی هەوێ هەرزانتر کەندووەکانم لێ بکڕێ. پێ دەڵێم پارەم بە قەرز پێ بدە، بەرهەمەکانم کە فرۆش پێتی دەدەمەوە. دەڵێ نە، چاوی لە دوای کەندووەکانمە، جاری هەوڵی نییە. هەمیشە،  هەمیشە،  هەمیشە، هەمیشە، هەمیشە، هەمیشە،  هەمیشە،  هەمیشە،  هەمیشە،  هەمیشە،   هەمیشە،  هەمیشە،   هەمیشە،   هەمیشە،
بڕوا پارە بدات و کەندووەکانی هەرزان بکڕێ. دەبینی مامە شەکرە، دەبینی چە جۆرە خەڵکانێ پەیدا دەبن. مامە شەکرە، لە نێوان ئێوە تووتیەکانیش ئەوەها کەسانێک هەن. ئاشکرانیە کە چیم کردووە کاغا مەنسوور تووتیەکەی مەحرەمتر لە تووباکەی دەزانێت. ئەم قسانە مەکە تووبا خانم، دڵی منەم ڕۆژانە بەڕادەی پێویست زام و زوو خاوی تێدایە. ئیتر تۆش برینەکەم مەکولێنەوە. ئێوە سەروەری ئێمەن، حەتم تووتی هاودەمێکی باشترە. ویستم ڕۆح و ڕەوانی تو نیگەران نەکەم. دڵ و دەرونی من لە قسە نەکردنی تۆ نیگەرانە، نە لە نەبوونی هاودەم. با بڕۆین لە دەرە پێیاسەیەک بکەین. کاتێکە تۆ دەڵێی کێ دەوێرێ کە بڵێ نە. هەتا من شتێک لە بەرکەم ئێوە جلوبەرگەکانتان بگۆڕن. لە ناکاو بۆ کوێ چووی؟ پێتم وت کە تااقەتم بەسەر چووە وتم بێم کەمێک پیاسە بکەم. ئێستا لەکوێ دەی؟ لەکوێ؟ قەراقی دەریا. بێم بۆ لات. چلۆن؟ ئۆتۆمبیلەکەی شیوا دەگرم و دێم. چۆنە؟ چی؟ نانە نایەوە پێویست ناکە. بۆچی؟ نا بابە تااقەتی کێشەم نییە. لە ناکاو دێنەوە بۆ ماڵ و دەڵێن شیرین کووە دوایی یەکێک ئێمە لێرە دەبینێ لێگەڕێ بابە ئەبێ بە کێشە. ئەخرا بەم جۆرە تااقەتە سەر دەچێت. تااقەتم سەر ناچێت کەمێ پیاساکەم و دوایە ڕۆمەوە بۆ ماڵ. بارودۆخی ئێمە ئەمەیەیتر. بۆڵە بوڵ مەکەیتر. مەگەر خۆت نەتوت هەرەوەی کە من لە دوورەوە ببینی و دەنگم ببیسی بۆت بەسا. ئێستا من غەڵەتێکم کرد. دوو لە گیانت. زۆر باش ئامیر، هەمیسان پەیوەندیت لەگەڵ دەگرم کە لە تەنیایی بۆ دەربیت و تااقەتت سەر ناچێ. جارێک کارێکت نییە؟ باشە خوا حافیز. وەها دۆرەت بدەم کە حەتا کۆتایی تەمەنت لە بیرت نەچێ. لە شیبخەنە دەچووی؟ ببورن خەتای دەریایە ئیتر. ئامیر نیمە سەلام لێرە چیەکە؟ کەوای لێ هات کەوایە باوەکەکە نازانی کە کچەکەی دەستگیرانی تۆیە. یانی بەڕاستی وای بیرکردێتەوە کە تۆ داواکاری خوشکەزاکەی بووی من کە بڕوا ناکەم. دەزانن هەرەمانەی کە خەریکم باستان بۆ دەکەم خۆمیش ناتوانم بڕوای پێ بکەم. بەل لەونێک بۆ خۆمیش بیرروزێنم شێواوە نازانم. جگە لەمانش ئەو کوڕەپوریەتی دوای 10 ساڵ لە هەندەران هاتووەتەوە کەچی تااقەتم بەسەر چوو بوو بنە ماڵەکە. من نازانم لەم 10 ساڵەدا چ غەڵەتێکی کردووە. دەزانم بە منت وت بوو هەر ئەوەیە کە دەبێت باوکی شینی خانم دەیەوێت کچەکەی پێدا پێ. ئەرێ کاکەنیمە ئەکرێ بڕۆی مەتاری چایەکە بێنی؟ خەریکین پێکەوە قسە دەکەین ها. قسە دەکەین جارێ. باشە بە چاوان من بڕۆ چایەکە بێنم. ئاخە بەم جۆرە کە ناکرێت کاگەمیر. ئێوە خۆ گاڵتەی دەستی ئەم و ئەو نین زۆریش دڵیان بخوازێ. خەڵکی چەند دەستێ دەخوازە. ڕۆی چایی بێنێ؟ باڵێ. دەزانی نەسیم خانم من چەند جار بڕیارمدا بڕۆم لە نزیکەوە لەگەڵی قسە بکەم. بەڵام ئەم پیاوە حاڵ و دۆخێکی باشی نییە. من هۆنەرمەند بووکە لە سازەکەم ئەسڵەن ڕوانگەی لە من دوورە.
حەقیشی پێدەدەم هەنگەوانیەکە تووشی کێشە بووە نازانم دەترسم بڕۆم و پێی بڵێم و بڵێ بگەڕێەوە بڕۆ بۆ تارە تێک دەشێوی ئیتر واز لە هەنگەوانیش دێنێ ئێستا من بە جەحەنم زەکم بۆ هەنگانە دەسووتی کە شاوەڕوانن کەوایە ئێوە دەبێت سەر بکەنە تا گرفتی هەنگەوانەکەی چارەسەر بکرێ حاڵیان چاک بێتەوە جا تۆ بڕۆی بۆ خوازبێنی ئارەیتر تا ئەو کاتە ماوەم هەیە ڕەزامەندی بەدەست بێنم جۆرێک هەڵت و کەوت بکەم پێم نەڵێنە دەست بەجێ بڵێ ئەرێ ئێستا سەر بکە ئافرین بیرێکی باش